ئازاد جوندیانی لە نامەکەیدا کە ئاراستەی جێگرانی سکرتێری گشتی و ئەندامانی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی حەزبەکەی کردووە، هۆکارەکانی وازهێنانی لە ئەندامەتی مەکتەبی سیاسی و ڕیزەکانی یەکێتی خستووەتە ڕوو. لە سەرەتای نامەکەیدا ئازاد جوندیانی ئاماژەی بۆوە داوە بە درێژایی تەمەنی تێکۆشانی لە ڕیزەکانی یەکێتیدا دڵسۆزانە و سەرڕاستانە کاری کردووە و دەڵێت لەو ساتە وەختانەی کە لە ناوخۆی یەکێتیدا پیلان لە دژی یەکێتی و مامجەلال گێڕدراوە لەو سەنگەرە داوەستاوە. جەختیشی کردوتەوە ئێستا یەکێتی بۆتە هێزێکی سیاسی پەرتی بێشوناسێکی دیار و بەرجەستە بوو. لەمەش مەترسیدارتر ئەوەیە کە ئێستا یەکێتی لە دەستێکی ئەمیندا نییە و هەموو خوێندنەوە و ئاماژەکانیش ئەوە نیشان دەدەن لە داهاتووشدا ناکەوێتە دەستێکی ئەمینی ئەوتۆ کە کۆکەرەوەی هەموو دەنگ و ڕەنگەکانی بێت. لە بەشێکی دیکەی نامەی دەست لە کارکێشانەوەکەیدا جوندیانی باسی لەوە کردووە ئەوەی ئەو سەدان و هەزارانی وەک ئەوی لە یەکێتی دڵکرمێ و دڕدۆنگ و نامۆ کرد، ئەو هەڵوێستە تەماوی و ناڕۆشن و گومانناویەیە کە لانی کەم لە 2 ساڵی ڕابردوودا بەرامبەر باکرۆکی ئامانجە ڕزگاری خوازیەکەی یەکێتی و مافی چارەی خۆنووسین هەیەتی کە ئەوەش هەڵگەڕانەوەیە لە ئامانجی مێژینەی کوردایەتی کە سربەخۆییە. ئەندامە دەست لە کارکێشاوەکەی مەکتەبی سیاسی یەکێتی ئەوەشی خستۆتە ڕوو. بەداخەوە چەندین ساڵە ئاراستەی بەرژەوەندخواز و بازرگانکار لە یەکێتیدا نەشونمای کردووە و فراوان بووە. یەکێتی وەک حیزب و پرۆسە سیاسیەکەی خراوەتە خزمەتی بەرژەوەندی بازرگانی کە بواری جیاجای گرتووەتەوە لە نەوتەوە بگرە تا بازرگانی قۆڕەکراوی جگەرە و دەرمان و سۆنەری سنوورەکان. جەختیشی کردوتەوە ئێستا لە ناو یەکێتیدا تۆڕێک لە کۆمپانیا و گروپی بازرگانی ئەموو ئەو بڵاو بوونەتەوە و سیمای کارتلێکی لە نێوان کۆمپانیا و بەرژەوەندیە بازرگانیەکان بە حیزبەکە بەخشیوە. وشەی کارتڵ کە ئازاد جوندیانی لە نامەکەیدا بەکاری هێناوە بە مانای باندی مافیایی دێت و لە ئەدەبیاتی مافیادا وشەیەکی بربڵاوە. دەژڵێت کۆنتڕۆڵ و قۆڕکردنی یەکێتی بە مەرامی گرتنەدەستی هەژمونی دوانەی دەسەڵات و سامان بە تایبەت دوای نەخۆشکەوتنی مامجەلال هەموو شێواز و وەسیلەیەکی بۆ گیرایە بەر. جوندیانی ئەوەشی خستووەتە ڕوو دڵنیایە زۆری پێناچێت کاتێک بەرژەوەندی قۆڕکارانی ناو یەکێتی بە توندی لەسەر دەسەڵات یان سەفەقات بەریەک دەکەون. هەموو ئەو زانیاریانەی ئێستا نهێنین و دەستا و دەست دەکەن ئاشکرا دەبن و هەمووان تێدەگەن کە چی وێرانیەک لە ناو یەکێتیدا ڕوویداوە. لە کۆتایی نامەکەیدا ئازاد جوندیانی نووسیوێتی لای ئەو چەمکی کوردایەتی یەکسانە بە چەمکی سربەخۆیی کوردستان کە زۆر پێشووتر وتوویەتی و لێدا نەبراوە. دەژڵێت بڕیاری داوە ژیانی حیزبایەتی جێهێڵێت و شێوازی تر بۆ سیاسەتکردن و کوردایەتی بگرێتە بەر، بەڵام ئاماژەی بەو شێواز و ڕێگایانە نەداوە.